کاندیدەکانی ئەم جارە خێریان بۆ چاپخانەکانی سۆران نەبووە. خاوەن چاپخانەکانی دارەی سەربەخۆی سۆران 4 ساڵە چاوەڕێن هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی تۆڵەی ئەو بێکاریە بکەنەوە کە بەهۆی قەیرانی داراییەوە تووشی بوون. بەڵام دەڵێن کاندیدەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستان پارە بۆ چاپکردنی پۆستەر لە چاپخانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران خەرج ناکەن. بۆیە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر بازارمان وەک پێویست نییە. لە ئیدارەی سۆران حیزبولایەنەکان نزیکەی 50 کاندیدیان هەیە. شوێن نەماوە وێنە و پۆستەرەکانی کاندیدی لێ نەدرابێ. ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی ئەوان ئەوەیە ئەم پۆستەرانە لە دەرەوەی سۆران چاپ دەکرێن. لە کاتێکدا لێرە هەموو پێداویستیەکان هەن و بە هەمان کوالێتیش دەتوانن پۆستەر و وێنەکانیان چاپ بکەن. بەڵام کاندیدەکان ڕوو لە شارەکانی دیکە دەکەن بۆ ڕیکلام و چاپکردنی پۆستەرەکانیان. بەشێک لە حیزبەکان نایشارنەوە کە پۆستەری کاندید و لیستەکەیان لە دەرەوە چاپ کردووە. هۆکارەکەشی بۆ نرخ و کوالێتی دەگەڕێننەوە.